گوندی جەلەمەردێکێکە لەو گوندانی بناری خاڵخاڵان کە خاوەنی دەیانان فالکراوە. دانیشتوویەکی گوندەکە باس لەوە دەکات لە ساڵانی ڕابردوو مۆنومنتێک بۆ ئەنفال لە ناوچەکەیان دروست کراوە، لە ئێستادا بڕیاری نۆشانکردنەوەی بۆ دەرچووە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستخۆشییان لێکەین بەناوی هەموو گوندی جەلەمەردەوە هەڵساون بە نۆژانکردنەوەی مۆنومنتەکەمان. بەڕاستی جێی دەستخۆشیە لەسەر ئەرکی خۆیان ئەم مۆنومنتە نۆژانەکەنەوە. ئەم مۆنومنتە تایبەت نییە بە گوندی جەلەمەرد، تایبەتە بە هەموو گوندەکانی شێخ بزێنی و گوندەکانی جەلەمەرد و دەوروبەری. دوو هاوڵاتی گوندی جەلەمەردیش باس لە پێویستەکانی گوندەکەیان دەکەن و داواکارن لە ڕووی خزمەتگوزاریەوە ئاوڕی زیاتر لە گوندەکەیان بدرێتەوە. وەکو حکومت ئەبێ چاوێکی لە کەسوکاری ئەنفال بێ، تێگەشتی یعنی مەعاش خانوو کۆمەڵی خەڵکار عەرزشی وەرنەگرتو هەتا ئێستا، یان سەیرەکەی دێ ئاوا مەکتەب بێ مامۆستایە، مزگەوت بێ مەلایە، خەستخانە بێ دوکتۆرە، تێگەشتی ڕێگاوبانی ئەو بۆ خۆتان دیوتانە چۆنە ڕێگا ئەوە 10 ساڵە داوای ئەوەکەین کە ئەو 12 کیلۆمەترمان بۆ قیرکەن هەرەنن بەسەر چاو. کاری ئەومان هەیە ئەگەر جادەکەمان بۆ بکەن و جادەکەمان بۆ چاکەن بۆمان کەن و داواکاری ئەومان هەیە ئەگەر ئەمەی ئەبانە ئەو تا بۆ واهینە چاکی کەن و ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت ئەوەی لە توانادا بێت بۆ خزمەتکردنی جەلەمەرد درێغی لێ ناکەن. دوێڕای دووپاتکردنەوەی هاوخەمی بۆ خەڵکی تێکۆشتەری گۆتەپۆ ئەسکەر و جوڵەمۆت و ئەو ناوچەی ئاغزەلەر و ئەم خەڵکە تێکۆشتەری ئەو دەڤەرە تاکید دەکەینەوە کە ئامانجی هاوسەرۆکان ئامانجی یەکی نیشتیمانی کوردستانەوەیە هەرچی پێمان بکرێت بۆ خزمەتی زیاتری ئەو ناوچەیە کار بکەین و بەشێک بین لە بڕینی کەموکریەکانی خەڵکی تێکۆشتەری ئەو دەڤەرە. خۆتان دەزانن لە شۆڕشی نوێ لە شۆڕشێک لە دوایەکان و بە تایبەتیش لە شۆڕشی نوێ ئەم ناوچەیە یەکەکە لەو ناوچانەی کە شان بەشانی کەرکووک، شان بەشانی هەولێر، شان بەشانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین و بادینان و هەموو ناوچەکانی دیکە یەکێک بۆ لەو ناوچانەی کە پێشەنگ بۆ لە خزمەت و لە کوردایەتیدا لە خزمەتی پێشمەرگە و لە خزمەتی شۆڕش و لە ڕوبەڕووبوونەوەی داژیکەراندا. لە دوای کیمیابارانکردنی گوندەکانی گۆپتەپۆ ئەسکەر شاڵاوی ئەنفال لە گوندی جەلەمەرددا جێبەجێ کرا و گوندەکە خاوەنی 400 ئەنفال کراوە و خەڵکەکەی لە چاوەڕوانیەوەدان پێویستەکانی خزمەتگوزاری بۆ جەلەمەرد دابین بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، بناری خاڵخاڵان.